ناشرینترین صفاتی ئینسان چییە؟ وڵا دووڕووی لە هەمانیان ناشرینترە درۆ بوختان ئەوانە زۆر ناشرین بەڵێ ئەو کەسانی کە ئەو جۆرە سیفاتانیان هەیە و ڕەنگە بە خۆشیان درک بۆ بکەن کە سیفاتەکان ناشیرنە بەڵام بۆ هەوڵ نادەن ئەو سیفاتە واز لێبێنن. وڵی بێگومان هەر شخصێک دەکەوێتەوە سەرخۆی یعنی ئەو ئینسانانە قەنەعەتم هەیە ناگۆڕدرێن بە هیچ کەسێک بە من و بە تۆ بە نازان بە کۆمەڵگە بوانە ناگۆڕدرێن ئەوانە پیشەی سەرشیان یعنی فێر بوونە و وا ڕاهاتوونە بەڵێ باشە هەمومان کە لە دایک بووین ڕەنگە ئەو سیفاتانەمان نەبوو بێت بەڵام ئەوە ژیانە ڕەنگە ئەو سیفاتانە لە ئینساندا دروست دەکات چی وا دەکات کە ئینسان دووڕوو بێت یاخود دوور لە ڕووی جەنابەت درۆزم بێت. ڕاستە وڵی خۆی کۆمەلگە دەوری سەرەکی هەیە ینی وەکو چۆن خێزان ئەو حاڵەتە دروستەکە زار هەیە یان لە ناو خێزاندا ڕنگدانەوەی دەبێ ئەو بە منداڵیەوە وردە و دەڕارێتی و لە ناو خێزانە خۆیدا ئەو وەک چۆن دەڵێ حەسادەتی دەبێ حەسادەتی بەرامبەر بە برادەرەکەی بەرامبەر بە خزمەکەی بەرامبەر بە کەسەکەی دەبێت و کۆمەلگا ئەو ئینسانانە دروستەکە زیاتر بەڵێ لە زمانی کۆمەلگاش ئەوە ژیانە بۆ نمونە مەسەرەن هەورازوونی شێویەکانی ژیان والەندە ئینسان دەکات فێرە سیفاتی ناشیرن ببێت باشە ڕەنگە هەمومان سیفاتێکمان هەبێت ئەوانەی کە دەوروبەرمان ئەو سیفاتیان پێ ناخۆش بێت هەموماندا بێت کورد گوتنی کەسیش بەدوی خۆی ناڵێت ترشە سیفاتێکی ناشیرنت هەیە لە دەوروبەرەکەت پێیان گوتی ئەو سیفاتت ناشیرنە بیگۆڕە ئەگەر گۆڕی بێت بۆمان باس بکە گەر نەشت گۆڕی هەر بۆمان باس وڵی هێندێک سیفات لەوانەیە کەس نییە بێ کەم و کوڕی بێ هیچ سیفاتی شتیانە بێ بەس هێندێک شتەیە لەوانەیە وەکو چۆن زەرەری بۆ خۆتە بێ بەس هێندێک شتێ ئەو شتانەی زەرەری بە خۆتەیە لەوانەیە خۆت ناشیرن بی لە ناو کۆمەلگەدەوە بەڵام هێندێک شتەیە تاسیراتی هەیە لەسەر خەڵک یعنی تۆ خەڵک تووشی کێشە دەکەی خەڵک ناشیرن دەکەی ئەوانە شتێکی زیاتر زەخترە لە ناو کۆمەلگەدا بەڵام هێندێک زەرەت هەیە هێندێک سیفات لە خۆتدا هەیە لەوانەیە زەرەرەکەی بۆ خۆت بێ ئەگە بتوانی بیگۆڕی ئەوە شتێکی باشە ئەگەر نەشتوانی ئەوە قەنەعەتم هەیە ئەو کەسێک کە پێ دەڵێ لە دڵسۆزیە وایە لە دڵسۆزی پێ دەڵێ واگەر بتوانی بۆ خۆت باشترە لەوانەیە لە کۆمەلگەدا جوانتر دەرکەوی باشتر دەکەی و شخصیاتش کەتەوێت بەڵام ئەگەر نەتوانی لەوانەیە لە بەردەوامی لەسەر ئەو کارەی لەوانەیە هەر ئەو ڕێسکەی زاران بگرێ بەر و حسابش کرد بۆ بکرێت لە کۆمەلگا گوتی ئەو سیفاتت ناشیرنە بەڵێ سەدان جار وڵی جا هێندێک وڵی سیفات هەبوو یعنی بڵێم پسی لێ سادە نازانم چ کەسی وا هەیە تۆڕەیە باشە ئەوە شەر سیفات ینی سیفاتی ئینسانە ئەگەر کەسێک پێت بڵێ بۆ نمونە و سیفاتی جەنابەت سیفاتێکی ناشیرنە چۆن لێ وەردەگری لی تۆڕە نابی پێت ناخۆش نابێ هەوڵ نادەی بۆ نمونە بە سیفاتەکەی خۆتدا بچی و چاچی بکەیت. وڵای من وە خودی خۆمەوە هەر سیفاتێکم تێدا هەبێ مەمنونی هەر کەسێکی دەم هەر دۆستێک برادێک خزمێک ئاگدارم کاتۆم خۆشحاڵم ینی شتێک کەم و کڕی لە خۆمدا هەبێ پێم خۆشە ڕوبەڕوو پێم بڵێ نەک لە شوێنان باسم کە بە دوور دەبێتە دووڕی ئەو کات با پرسیارێکی پێچوانە بکەم ئەی سیفاتێک ئینسان جوان دەکات. وڵی سیفاتێک ئەگەر ئینسان جوان بکە من وەکو پێ بڵێم لەوانەیە وڵی بڵێم سی هەموو سیفاتە ناشیرنانەی کە هەیە نەیبێت نەیبیارە وڵا هەرە شانەی نەبێ چی بۆ کەسانە دەڵێ کە خاوەنی سیفاتێکی ناشیرنن بەڵام ئینکارن لەوەی کە واز لە سیفاتەکەیان بێنن و هەر ئەو سیفاتە شوا دەکات زەرەر بە دەوروبەرەکەیان بگەێنن زۆر جار لەبەرەوەی خاوەنی سیفاتی ناشیرن تەنها زەرەری بۆ خۆی نیە. ڕاستەوە وڵا من پێیان دەڵێم واز لەو کارانە بێنن یعنی دەست نەخەنە ژیانی خەڵکیەوە واز لە ژیانی خەڵکی بێنن بۆ خۆیان دابستنەوە و ئەو شتانە تەرکەن بۆ خۆیان باشترە و جوانتر